كنيلة يانو كنيلة يالي كنيلة طيبان كنيلة 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 يانري كنيلة يالي كنيلة طيبان أورنغ دي بوشي وازره بوشي وازره أي مالي ويران أورنغ دي مالي ويران مالني كاولي بكني لا جانري كني لا جل ريوان مالك من بروح منك كني لا جانري كني لا جل توح عليك من كني لا كني لا كني لا جانري كني لا جل كني لا طيبة أورنغ دي بوازه من مالي ويرانو هەورامان پێش مێژووی قاجارەکان یەک هەورامان بووە، واتە لە سەردەمی عەلی مەردان سوڵتان و تایر سوڵتاندا لە ڕووی سیاسیەوە هەورامان دابەش نەکراوە. بەڵام بە هاتنی قاجارەکان ئەم دابەشکاریە دەستی پێکردووە. هەورامانی کەمەرە و ڕەزا و بەشێکی گرنگی هەورامانی گەورە پێک دەهێنێت. هەڵکەوتەی جوگرافی ڕەزا و لە خواروی کۆساڵان و بەرامبەر کوڕەمیانە قەراری گرتووە. لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای سەڵواوایە و دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری سنە. نزیک بووە لە حاکمیەتی ئەردەڵانەکانەوە زۆر جار ناکۆچی و شەڕ و شۆڕ لە نێوانیاندا ڕوویداوە. ناوی ڕەزا و بەپێی وتەی لێکۆڵەرانی بواری مێژوو بە واتای شوێنێکی کە ماو هاتووە. لە سەرەتای بنیاتنانی ئەم گوندەوە کانیەک دۆزراوەتەوە و بڕێکی کە ماوی تێدا بووە. بە شێوەزاری هەورامی وتراوە ڕێزێ ئاوی. لێرەوە ناوی گوندەکەش بە ڕەزا و تۆمار کراوە. وشەی ڕەزاو بۆ زۆرێک لە کەسان بەلای زۆرێک لە کەسان و ئاشنایە بەتایبەت بۆ پسپۆڕان و زانایان و میژونووسان باشیان لێو کردووە و باسیشی لێوەکەن. ڕەزاو لە ڕۆژهەڵاتی سنەوە قەراری گرتووە لە ڕۆژاواوە وەسڵە بێ بە سەوڵاوا و مەریوان و لە باکوورەوە بە کوڕەمیانە و ئەو منتەقە و چەندانە دێ لەو منتەقەی کوڕەمیان و سوورکەوەڵ و لە باشوورەوە وەسڵە بێ بە کۆساڵان و منتەقەی هەورامان و وشەی ڕەزاو بۆ جۆرەکە میژونووسەکان نووسیویانە گۆیا ڕەزاو زووت لە حدودی 400 ساڵ لەمەو پێش لە ڕوبەڕووی کڕاوا قەراری گرتووە لەبان تەپێک و لەبان بەرزیەک و کە ئیسەیش پێ ئەوێژریە ئەو شوێنە قەڵاحیزێ لەوێ بووە. کڕاوای خۆی شوێنێک بووە تەقریبەن لە دەورەیەکە سوڵتان نشین بووە، سوڵتانی تێدا بووە. بە خاتر ئەوەی کە شوێنەکەی باش نەبووە و سەلاتین و حاکمانی هەورامانی لهۆن هێرشێکیان هاوردووە و بە خاتر بڕێ جەرەیانات و شەرایەت لەوێ نەماوە هاتوونەتە ئەو جێگا کە ئیشە هەیە ئەوەی ڕەزاو لەوێ چەند نەفرێک ڕۆیشتووەن و تەماشاکەن تۆزێ ئاو هەیە ئەڵێن با بڕین بۆ شوێنێکی تر شوێنێک کە باشتر بێت و مناسبتر بێ و ئەمنیەتی باشتر بێ. وەختێکە سەیرەکەن ئەو جێگا زۆر جێگایەکی جوانە و ڕێزێ ئاوی بووە. ڕێزە ئاوەکە وەختە تەسکاریەکەن کانێکی لێ دروستە بێت و حتا لەو سەردەمای یەک نەفر لەوانە کە کاری کردووە مامۆسای دیەکە بووە بەو بۆنەوە ئایسیش ئەو جێگە حەد پێ ئەوترێ هانەمەڵا لەوێ ئاوایەکە دروست بووە. جا لازمە ئەمە لە خزمەتانە عەرز بکەین ڕەزاو یەکێک لە نەتەنها یەکێک لە ئاوایەکانی هەورامانە بەڵکوم بەخشێک یا بلوکێکە لە هەورامان. ئێمە تماشای میژووەکەین هەورامان لە دەورەیەکە بەتایبەت لە دەورەی عەلی مەردان سوڵتان و تایر سوڵتان یەک هەورامان بووە. هەورامان مستەقیل بووە.
هەورامان سربەخۆ بووە لە لە بواری سیاسی خودکەفایی کار و پیشە و کەشاوەرزی و فەلاحەت و زۆرێکی تر لەو شتانە هەورامان سربەخۆ بووە بەڵام بەداخەوە دوژمنانی ملەتی هەورامان نەیان هێشتووە هەورامان ئەو سربەخۆیە بمێنێ ئێمە تەماشاکەین بە تایبەت لە دەورەی قاجارەکانە سەفەویە بەرەو ئەملا هەوڵیان داوە بۆ ئەوەی کە هەورامان ئەو یەکپارچەگی خۆیە لەدەست بدا بە تایبەت لە زەمان ناسەردین شا فەرهاد میرزا مامەی ناسەردین شا وەختێکە هێرشەکە بۆ هەورامان و تێتە سنە و هێرشەکە بۆ هەورامان و کەسانێکیش کە ناحەز بوون کەسانی کە چاویان نەبووە تەماشای هەورامان بکەن ئەمە لە ساڵی 1286 کۆچیدا بووە کە فەرهاد میرزا هێرشەکە دوای ئەوە هەورامان ئەو ئیستیقلال و سربەخۆیی خۆی لەدەست ئەدا ئەبێتە چوار بەشەوە هەورامانی لهۆن هەورامانی تاخت هەورامانی دزڵی هەورامانی ڕەزاو ئەمانە هەر کامیان بۆ خۆیان سڵتانێکیان بووە حاکمێکیان بووە حکمیان کردووە و بازم ئەتوانم بڵێم بەداخەوە لە بینی سڵتانەکان و خانەکانی ئەو زەمانەشدا تۆزێ ناکۆکی و وەک بڵێن حەسادەت یا تەوسیعە تەڵەبی لە بینیانە بووە ئەمەیشە بووەتە هۆی ئەوە کە لە بین خۆیانە شەڕۆشۆر دروست بوو بازم ناکۆکی لە بین بەقسیەی بەخشەکان هەوراماندا دروست بووە ئەیشە ئێمە سەبارەت بە هەورامان هەورامانی ڕەزاو هەورامانی ڕەزاو لەو سەردەما لە ژیوار و سلێن و بڵبەر و تا ئەگاتە سنە و بەشێک لە سنە و ژاوەڕ و گاوەڕ و کامیاران و مناتقێکی زۆر ئەمە ئەگرێتە بەر ئەم ڕەزاوە شامڵ ئەم مناتقە بووە بەقیە هەورامانەکان تریج هەر کامیان بۆ خۆیان حکمیان کردووە لە گوندی ڕەزاودا گۆڕستانێکی تایبەت بە خانەکان دروستکراوە و زۆربەی ئەندامانی ئەم بنەماڵەیە لێرە دانێژراون لە ڕێی نووسراوی سەر گۆڕەکانەوە مێژووی 400 ساڵەی ئەم گوندە دیاری کراوە بەشێکی زۆری دانیشتوانی ئێرە لە ناو سوپادا کاریان کردووە چونکە ڕەزاو بۆ ماوەیەکی دوور و درێژ پایتەختی سوڵتانەکانی هەورامان بووە و پێویستی بە سوپایەکی بەهێز بووە بۆ پاراستنی مزەفەرخانی ڕەزا و کوڕی حەسەنخانی ڕەزاوە دوا سوڵتانی خانەکانی ئێرەیە جیالەوەی خانێکی دیار و بەناوبانگ بووە و کەسایەتیەکی کۆمەڵایەتی بەهێزی هەبووە لەگەڵەوەشدا کەسێکی خوێندەوار و ڕۆشن فکر بووە و کتێبێکی تایبەت و بە نرخی لەبارەی مێژووی هەورامانەوە کۆ کردوتەوە و لەو بوارەدا خزمەتێکی گەورەی بە نووسینی کوردی کردووە بەشێکی زۆری کتێبەکە لە بیرەوەریەکانی مزەفەرخان و سوڵتانەکانی هەورامانەوە وەرگیراوە ئەم کتێبە مێژوویەکی دێرینی هەیە و نەوە لە دوایینەوە پارێزراوە تا لە سەردەمی مزەفەرخاندا لە چاپدراوە بە سەرچاوەیەکی سەرەکی بۆ لە دایکبوونی کتێبەکانی دوای خۆی دادەنرێت ئیسە خۆشبەختانە ئێمە تەماشاکەین لە قەبرستانەکەی ڕەزاودا قەبرستانەکەی ڕەزاو زۆرێک لەو سوڵتانانەکە هەل لەوێ فەوتیان کردووە کێ لە قەبرەکانیان زۆر جوان زۆر ڕوون کە ئەگەڕێتەوە بۆ حدودەن 250 ساڵ لەمەوە پێش حەکاکی کراوە و زۆر جوان ئەمانە جەماعەتێکی مامۆسا قێخا قێخا کە ئێمە قێخایان پێ ئەڵێن سوڵتانەکان شاعر پیاوە چاکەکان کە ئەلحەمدولله کێ لە قەبرەکانیان زۆر جوان ماوەتەوە جا تا ئەو جیگا کە من بزانم شەجەرەی ئەمانە یا ئەم سلسلە کە لە ڕەزاودا بووە من لە ئاخرۆ ئەمانە ناو ئەبەم کە ئاخرین سوڵتانمان کێ بوو ئەما ئێمە ئاخرین سوڵتانمان کە مزەفەرخانی بەهمن سوڵتانی بوو کوڕی حسێن خان کە بەداخەوە پارەکە عمری خوای کرد و فەوتی کرد مزەفەرخان وەک ئاخرین سوڵتانێک لە هەوراماندا کە تەمەنی نزیک 100 ساڵ بوو کوڕی حسێن خانە
حسێن خان کوڕی ڕەزا قوڵی بەگە ڕەزا قوڵی بەگ و چەند کەسێکی تر ئەمانە کوڕی مسەفاسانن کەمە عەرزم کرد لە خزمەتتانە قەبرەکانیان ها لە ڕەزاوە مسەفا سوڵتان کوڕ محەممەد سوڵتانە محەممەد سوڵتان کوڕ محەممەد یوسف سوڵتانە کە ئەویش هەر قەبرەکەی هەیە محەممەد یوسف سوڵتان کوڕ حسێن بەگە حسێن بە کوڕ پیری بەگە پیری بە کوڕ باران بەگی ئەوڵە کە ئەویش زۆر بە ڕوونی و زۆر بە جوانیشە کە لە قەبرەکانیان هەیە و ئەمانە حاکمیەتیان کردووە هەر کامێکیان دەورێکە لە منتەقەدا حاکمیەتیان کردووە ئاخرین کەسێک لەم سوڵتانانە کە حکمی بوو و قەلەمڕۆ یا گوستەرەی حاکمیەتەکەی کە تا ئەگەیشتە تا کامیاران لە زمانی هەردوو ئاریا مێهردا کە ئەوانیش هێرشیان کرد بۆ هەورامان دوای فەرهاد میرزا و قاجارەکان ئەوانیش هێرشیان کرد بۆ هەورامان حەسەن خانی کوڕ حسێن خان بووە من حاليتمي والي حاليتمي والي أريو نازني يل بيا روسي ويه كلي بكا غيظا سلموا فإمني بيده يا كغزبري يعني عمرك امشي وجل يا ملا مريض يا خير عارض يري واشلو من يعني ذوبي يا الكريم يا خري عارض بهم كل ذوبي يا الكريم يا كريم وميتو أريو لم لزل خو كريم يا خوا وهم المرز بمريضاني باخداری لە گوندەکانی کەراوا و ڕەزاودا تەمەنێکی زۆری نییە ئەم ناوچەیە پایتەختی خانەکانی هەورامان بووە و زیاتر ئەو کەسانی لێرە ژیاون کاری سەربازیان کردووە و پاسەوانی خانەکان بوون بەشێکیانە سبسوار و بەشێکی تریان سەربازی ئاسایی بوون ژیانی دانیشتوانی ئێرە خۆشتر بووە لە چاو خەڵکە ئاسایی و زەحمەت کێشەکەی گوندەکانی تردا بۆیە زەویەکان بۆ مەبەستی دانەوێڵە و بەخێوکردنی ئاژەڵ بەکار هاتوون دواتر ئەم زەویانە لەلایەن دانیشتوانی ئەم گوندانەوە خزمەت کراون و ئێستا بە باخ و باخات ڕازێنراونەتەوە باخەکانی کەراوا و ڕەزا و دەکەونە سەر ڕێگەی هاتوچۆی سنە و مەریوانەوە زۆر جار بەرهەمەکانیان لە تەنیشت باخەکانەوە دەفرۆشن ئەمە شتێچووی گواستنەوەیان بۆ ناو شارەکان لە کۆڵ دەکاتەوە دەورانی دەشتە کەڕاوایە یاگیە گەلۆگای بنە و خەڵکو دەگای وەی ماکەدنشا بە گەرمی و بەشتەوەرج ئاوا گۆشکانی سواشەکەدینێن چون کەسێ پێسە تاتمایشا ئینسانی قەدیمی کەشا وەزێ فعالێت شاکە لێ پێوەستان و کوستانی چامتە لە شەعاد و چوار پەنجخانەوادێ مەشغوڵی بێ بە تەماخۆکاری گەوە و درەختنیە و فەفەرەنیاوە چەو لە فعالێت شاکە جەمەترەکەیش لێ ترانز و بەرخی شەعاد یەت پێ دەشتەکێ و خەڵک و ئاوایەکەش کولەن گردش دیە دەست و ئایشارە و کەوتە لێ فعالێتی گرد و زەمینەکە شاکە دێ باخ و فەفەرەنی و گێڵاسی و وەزی و ئەنواع و درەختە ئەتە خەڵکەم کەم زاناش کە دەرامەڕش هەن و فعالێت شاکەستە و کارەکەی ئەدامە شادە بە کول و منتەقەکەی حتا خەڵک و مەریوانی هەوڕاماناتی لە ئەولایمە ئەوان 35 ساڵە چێوەسەر بینی کارماکردن ئامان جەوە دەست و ئێمە نەبیێنێ فعالێت شاکردن ئەشای لوێن هەمچین کارە شاکردن جە مەریوان و جێ بەقێ و یاگەکانە تی ئیسێمەش وەڵا ئەگەر ئاو زەمین و زار و چیما بۆ
فعالیتمان هەن و تاومێ سەرش و کارکەمێ بەهرەبەندی بیبین. وەڵای ڕۆخانە سیوانی زمانێەوە بێ وشکی وش بێ ئەچال لێ ڕۆخانێنی وتاینی بەس ئیسەد و ئازادیشا بەس پشتەوە نگەڵیوە ئەجی چەند ساڵەوەن بێ ئاوێ نەبیێن و هیچ کەس مشکڵش پێ پیا نەبێن شەوڵی فرە مشکڵ بێ ئەی دەرە دەشتێک کە ڕاوایە واش و شەو ڕۆ خەڵ دریا ڕۆخانێنە بێ چاڵی کەنێ بێ ئاوینێ وەلی سەد و ئازادیشا بەستن جێ نگەڵنە تایسێ مشکڵشان نەبێن و ئاوی فرێنە و فعالیت شعال سەرواوەکیەوە وەڵا کەسانێ زەمین شابێن و فعالیت شابێن توانایی شابێن ئەڵئایسە مەشغوڵینێ بە زەمینداری و باغداری هیچ کەسێوەتر مەل و پیلا پۆلارە پێی کاریگەری و پێی ئەولای خەڵکو دەگا کەڕاوای دەڵعان نزیکە و 50 خانەوارش شروعشاکەدن بە حیوانداری ئەو پڕوودارامەی شاهن و مەشغوڵێنە بە حیوانداریەکەیشە کوڕە جوانەکەشمە هەنێک کە ئێستا فەنیکارێن هەڵموتەبەن گەشتکار وەساکاری مدا پیشارە پێی عێراقی پێی تاڕانی پێشارهاتی بەقیە و مردمەکەی چیش نایانێنە مەشغوڵە حیواندارین و کەشاوەزی و هی کاراکە ئێمە مەشغوڵێنە پۆشەوە. الآن سيما شيء وشيء بهر بردار بونه ودر دورو إيداش تكرار فرتت ففرنيش كرا. أنا شاك كم يشاني شيء سوى جاي ولا شاشة. أنا شاش فريش يعني ماشين مرا سايفة مرا وسيلة مرا بارشا كرا بارشا بشارة ثاني. ما توفرني يستخل فيش بدنا بجلاسي بهرج على الطرف. كم هالجو مردم لوالي جلاسي هشتالوي وشلاني شەڵان هەشتاڵ و ڕاجێری شووە ساڵان سەردا بڕ بەس مردم دەستشانە کێشتێنە هەمرۆ گێڵاسی و بەی و هەنار ئەچی منتەقێمەنە چون سەردا گنودماوە خەڵ فعالیتشکەنە سەوایشەوە ئیستفادەن کارکەوە وەزی وەڵا کولەن شارستانی گرم مەیە وەهانێکی گەنەڵا وەعسی خاستن ترافیکە ئەنە شلۆقایی دەشتێکە ڕەوای گرد و خەڵکی ڕازین چەنەما هەر شارستانیەوە مێ بەرخڵکەوە بە مەریوانی هۆرامانەتی مەگێڵەوە دەستبۆشی جەملەت و کوردی کەرەوە ماچۆ واقعان فعالێنێ و قەدردانی مێهمانەوازێنێ تاریفی مردمەکەەوەی منتەقەیەکەرە ئێمەش بە ئەنازەیە وڵا چایشا سفاوە کەمێ مەسەد فەکیمە چا بێ مێژگە مەریوانە یا شار نەبێشکی لێ 50 تاوی دەشت 7 زاتمەنی دەرامەش خاستەرە پێی مەدنی هەڵکەوتەی جوگرافیایی ئەم گوندانە هەڵکەوتەیەکی گونجاوە بە تایبەت لە ڕووی ئابووریەوە گوندەکان ڕووباری سیروان بە بەردەمیاندا تێپەڕ دەکات و دەکەونە سەر ڕێگەی هاتوچۆی شارەکانی کوردستانەوە بۆیە چەندین پرۆژەی کشت و کاڵی و میوانخانەی تێدا کراوەتەوە بە تایبەت چێڵگەی پەلەوەری لەم گوندانەدا بە شێوەیەکی بەرفراوان و سەردەمیانە دروستکراون بەهۆی ئاسانی هاتوچۆی ئۆتۆمبیل و نزیکیان لە شارەوە داهاتێکی زۆر بۆ خاوەن پرۆژەکان دەگەڕێتەوە مقداری اینە سانامایی مقدارە تقریبا ساڵ نەوەی سانامایگە ساڵە نەوەی تر زمسان و نەوەوی ئەوەڵدارە جوژەڕەزی ما کرد تر مقداریچ تقریبا هەر دەورێوەش جاران تاوینی بەفەر ساڵەکەنە 5 دەور جوژەڕەزی کردی وەڵی ئێستا کردن شای یەرەمان هەر ساڵێەوە یانە حە فەسڵەوە دەورێەوە تای دەژبێت یەرەمانگە دەورێەوە 45 شەوێ 50 شەوێ نەهایەتن تا 6 شەوێتر ملۆ 6 ڕوێتر یانێ جوجەڵەکەمێش بەر 30 ڕۆ ئێسراحەتش ماپەنێ بە 6 شوچەوە پێی دەورەی بعدی جوجەڕەزی کردی تا حە یەرەمانگە تای دەورە جوجەڕەزی کردی ئێتە جوجەڵێ ئامێ لێ مقداری 25 شەوێ ئێمە قەرەنتینە ماپەنە یانێ ئاوانشامێ میگە مەتامێ بنمێجبەر تا 25 شەوێ تا دەڕۆ ئەوڵی دوانڕەوەڵی دانیش جیاوازن سوپەرستارترەنێ قەویە ناجوجەڵی دمانێ دەڕۆحەت یانزەڕەوە هەتا کەتە 28 ڕۆوانیشا پیشین شامێ پەنە پیشدان شامێ پەنە تا 28 ڕۆ 28 ڕۆ بە دماییتر هەر وەرەشەنی دانیج جوجەڵی گەورەبی هەواش فرەکەری بەفرەت هەواکەش فرەکەری هەوادەیش فرەکەری
دمانە 28 ڕۆ بەرەوە ئەو لای پەسدانژمێ پەنە پەسدان یەکش ماشاپە تا 40 ڕۆ 42 ڕۆژ تا ئاخر ڕای تر کە تەمامیۆ هین پەسدان دوژماپەنێ زمسانانێ هامنانێ هەوادەهی وەهاری گر فەسڵچنێتین فەرقەرەوە وەهار هامن ئیتر هەوادیشا فەرقەرەوە یعنی بە هەواکەش و بە هەوادەهی ئەەکەمێش پاجووژەڵێ هامنایەنە هەوادەهی فرەتەرش گەرەکە زمسانایەنە کەمتەرش گەرەکە کابرا هەن قەرنتینەچۆ ڕعاد مەکەڕەوە هەر جوجەڵە ژاردی وێژ ئامالوێ کەڕ قەرنتینە شەرتە یانی ئەوەڵە نەپەی تەڵەفات و دلێ مقداری و کە وێدان و کاتەوە منیا شارە پێن و کاتە بێداشتی دەربارە و جوجەڵەکەەوە ڕعایەتشکەری بەفەرز نادی ئەنە مردم بێدلێش و بلۆژ بەر وێت دمانە حەج ڕایە وێت مەی و ملی دما قەرنتینەکەی کامل حەمام کەری لباسێ واری لباسێنە و مەحوەتەی کەرینێ ترا نیشانێ وڵات لێ ساڵۆنە ڕتوبەت و دەماچەوە تەنزیم بۆ نازی شیویەوە کەڕاوای دەگایە قەدیمیەنە کە برسان و یەرێ دەگایە بێنێ دەگایەشا چوستەرە بێنە ماچاش پەنە هەوارە خۆڵینێ ئەچا بێنێ دما ئانێ کە ئاگەشا سۆچنێنە و وێرانە بێنە ئامێنە بانی هەن جەبانی هەن کە زەمان و ڕووسەکەینە کە ڕووس هجوومشکردن و ئامان پێرە ئێگەشت داگیرکردن یەک نەفەر بەنامی حەسەنخانی کە ئاوختە حەسەنخان مەشهور بیەن بە نوێروئایی تا ئەشخان ئینشاکردن ڕمنانشا ئایشاشا ڕفنینی و کردنیشا پەو دیمرێ چەولا کە ترزانانشا مەلتەقەوەل بێن ئامێنێرە وارتر ئی کە یاگە حازریە ئیسا هەنێ چێگەنە ئیجراشاکردن و دەگایەشاکردینەوەی دەگا و کەڕاوایشکە قەدیم بیەن ئەرزواغۆی ماکەرمێ شغڵشا چێژ بیەن خاڵگورەتەی ئەرزواغۆی ماکردی پەی عێراقی دوێنێ پەی تارانی پەی کاریگەری حتا ئەچێگەنە من گێڵان شاوە پەیم تاتە ماچۆ دوێنمێ عێراق دەشتە و شارە زووری دوێنمێ چاگەنەی یەوەسیاوێ ماعاردێنێ گەرەکمە ئەچی باخە هەنگورنێ ئەگەر تا و خوا کۆمەکم بۆ وە دەوڵەتیش تاوە کۆمەکم کەرۆ گەرەکمە دوێ دەسییانەی کەر و وێ پەی مێمانسەرای ڕاوخواومە لوو پێغەمبەرینە نەک مەسان بە پوڵ تاو خزمەت کەر و بە جامیعی بە مردمی بە علاوانێکە ئی کولباکەن وە مردم سەرشۆ تاوە کارکەرۆنە و نانوەرۆ تاو پەنشرە و تاخشکەر وە پێی زمانێک کە جەناب مەی پێگەرە گەردشگەری یا پەی شێوێوە تاو خزمەتش پە نەکەر و ئەچانە خزمەت گوزاریش کرد ئیتە حیشما کە ئێمە دێنەوەەر جەهەن و پاڵنگانی جەهەن و دێوەزناوی فرە خاستەر بوو نامێش فرەتەرم لە و مردمی فرەتەریژمێ ئەلعان ئێمە جەسەدەکە و بنیەری تایەگە ماواوە 10 کیلومتر 11 کیلومتری هەن ئەچا وەرسەدینە درۆست چاکەدن یان شارە چاوە خزۆرە وار مێ پەی گۆگە مێ پەی بەرقڕووی بەرقڕوویش یەرێ دانێ شیلاتش دەنێنێ وەلی ئەلبەتە شیلاتەکە وچکلێنی گەورەی نییە نێ بەسەواچی ئانێنێ بەش و جامیعی کەراکە مردم تاو ئەچاگەنە خزمەتگوزار بوو وەراش مەسای برژنە وەرە وەلی ئی تەرحەکە مێرەواری کابرای ئامان جە ئەهواز و ئامان جەچکۆ سێڕاکە و دووڕووی بین و ئەحمەداوای دانشنێ گەرە کۆرشە شیلاتی گەورە کەرەوە پەی چ نەفەرەوە چاگەنە سەرش و تاوە ئیجراش کەرا ئێمە ئابێنمێ ئەچیهینە دەستماپەنەکردن وار و بەرخوڕیوە کەڕاوان ئەتە ئێمەیشە دەستمادانە وار و ئێمەیچۆ کە ڕەزاوە دەگا و ڕەزاوینە وار و ڕوبەر و ڕزاییوە گەرەکشانە چاگەنە شیلات بدانێ ڕەزاو جگەلەوەی گوندێکی مێژووی و پایتەختی خانەکانی ڕەزاو بووە هاوکات بەشێکی گرنگی هەورامان لەژێر قەڵەمڕەوی خانەکانی ئێرەدا بووە و بەناوی هەورامانی کەمەرە و ڕەزاو لە مێژووی سیاسی ناوچەکەدا تۆمار کراوە.